سەردان و کۆبوونەوەکانی سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەم کابینەی حکومەتی عێراقدا بە بەردەوامی دەبینرێت و لەگەڵ کۆی کوتلە سیاسیەکان و کەسی یەکەمی کوتلە سیاسیەکانی عێراق وەکو هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بە بەردەوامی کۆبوونەوە چڕەکانی دەبینرێت. دیارە لە سەروبەندی هەر کێشەیەکدا سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەدات لە ڕێگەی بەغداد و لە ڕێگەی ناوەندەوە ئەم کێشانە بە وردی تاوتێ بکرێت. سەبارەت بۆ سەردانی کە چەند ڕۆژێکە سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرۆکوەزیرانی حکومەتی عێراق و سەرۆکی بانکی ناوەندی و بەشێک لە سەرکردەی کوتلە سیاسیەکانی عێراقدا ئەنجامی دەدات. دیارە خەڵک دەیەوێت بزانێ هۆکاری ئەم سەردانانە چی و چی دەست دەخرێت بۆ خەڵکی هەرێمی کوردستان. لەگەڵ بەڕێستران عەبدوڵڵا وەکو ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆم بابەتاکەین وردەکاریەکەی لەوان وەردەگرینەوە. کاکستران زۆر سپاس بۆ ئامادەبوون. وەکو هەمیشە لە کاتی سەروبەندی هەر کێشەیەکە لە عێراقدا ڕوودەدات بنمونە ئەوەی بەرزبوونەوەی نرخی دۆلار و ئەو بلۆککردنی ئەو بانکانی لە عێراقدا هەن. سەرۆکێکێتی نیشتیمانی کوردستان لە سەروبەندەیە کۆبوونەوەکانی لەگەڵ ناوەندا دەست پێ کردوێتەوە. هۆکار و ئەجندای ئەم سەردانانی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی بەشێک لە بەرنامەیەکی نیشتیمانی کوردستان ئەوەی ڕاستە دەستگا ڕسمیەکانی وڵات هەم لە کوردستان هەم لە عێراق ئیشی بڵێن ڕێخستنی قانونی یان دەستوری یان لایەن ڕسمیەکانی پەیوەندیەکان ئیدارەدەن. بەڵام عێراق لەبەرەوەی خۆی وڵاتێکی دیموکراسیە حزبە سیاسیەکان و ئاڕاستە سیاسیەکانیش دەورێکی زۆر گرنگ لەو بابەتە دەگێڕن. یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەجربە بۆی دەرکەوتووە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردوو کارێکی خراپە ئەگەر کۆی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا تەنیا بۆ وەفدە ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەجێبێڕێن و لە کاتێکە وەفدە ڕسمیەکانیش ئەم ئیشکالاتانەیە کە خۆتان لەسەر لە راپۆرتەکانتانە باسان کرد، یعنی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، نێوان حکوومەتی ئیتحادی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو جارێ لە شوێنێک پەکێکەوێ کە نامانە بچێنەوە تەفاسی خەڵکی کوردستان نەزانێ هۆکاری ئەو پەککەوتنە چییە. بۆیە دایمەن حضوری یەکێتی نیشتیمانی کوردستان، حضوری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و حضوری وەفدی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە مەسەلەیەکی زۆر جرنگە و کارێکی باشەکە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدی یەکێتی نیشتیمانی کە بەردەوام حضوریان لە بەغدا هەبێ و لە جمکە جاجە سەرچەکانە خۆمان دەزانین ساڵی پار لە ئالۆزی پێکهێنانی سەرۆکایەتی کۆمار، لە ئالۆزی پێکهێنانی حکوومەتی تازای عێراق، ئەم ساڵیش لە ئالۆزی دابینکردنی بودجە بڵێن شاسەدارەکانی هەرێمی کوردستان و کۆی پرۆژەی بودجە لە بودجەی ئەم ساڵ سێ ساڵیشە. هەموو ئەمانە حضوری یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلێکی گرنگە. ئێستا کە لەم سەروبەندەیە کە خۆمان نەزانین بارودۆخی سیاسی هەرێم پەیوەندیەکان نێوان بەغدا و هەرێمی کوردستان چەقی بەستووە حضوری یەکێتی نیشتیمانی کوردستان و حضوری کاک باڤڵ بەو پەیوەندیە فراوانەی کە وە 2 ساڵە لە عێراق هەدروستی دەکا و بەو تەماسە باشەرەی کە لەگەڵ هێز سیاسیەکانی عێراق هەیەی کە ڕوویەکی تری داوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای چەند ساڵێک لە دابڕان و دوای قۆناغ و بڵێن مەسیرەی جەنابی بامجەلال ئەمە بەسەرێکی زۆر گرنگە و ئەم سەردانی ئەم جاری کاک باڤڵیش بۆ بەغدا بەشێکە لەم محەتاتانەوە پێمان وایە لە هەر سەردانێک کەشواوی سیاسی هەم کوردستان و عێراق چاکە کات بە شێوەی تێدا بێت کە ودە کێشەکان بەرەو چاسەبن. کاکستران بەپێی موقعەکەی من وەکو ڕۆژنامە نووسێک پێویستە پرسیاری خەڵکین ئەگەر هاوڵاتیان گوێویستی گفتوگۆکانی ئێمە بن جناب لە قسەکانە باستلەوە کرد ئەو کێشانی کە بۆ وەفدە دروست دەبێت کە بچنە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و شایستەدارەکانی هەرێمی کوردستان ئەرقەڵی تێکەوە لەو سەروبەندەدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیستا لە بەغدا دەبینرێت. دەکرێت بڵین تاواکەری ئەو وەفدەی کە پێویستە لە بەغدا ببینرێت لەلایەن سەرۆکی یەکێتی نیشتیمانی و کار ئاسانیەک بۆ هەرێمی کوردستان بکات؟ بڵێن مەسارێکی ڕاستە نەک بڵێن تاواکەرە، چونکە هەرێمی کوردستان بەداخەوە حکوومەتی تاوان يعني یەکێتی نیشتیمانی دوور نییە لەو تەفاوزاتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا دەیکا، بەڵام خۆمان دەزانین بەداخەوە دوو مەسارەیە لە حکومەتی هەرێمی کوردستانێکیان بە ئاراستەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا یەکیشکیان حتا ئەگەر بە ئاراستەی ڕێککەوتن لەگەڵ بەغدا بیدا بەڵام لە تەفاسیلە يعني بەگرژی و بە جەمسەرگی لەگەڵ ئەو بارودۆخە تەعاملەکان. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێی وایە حضوری خۆی لە بەغدا چی وەکو تایتڵی حکوومەتی هەرێم و چی وەکو تایتڵی حزبی مەسەلێکی زۆر گرنگە و ئەمە مەسەلێکی عیبش نییە، بەڵکو وەزیفەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو شوێنەی کە گرەیەک دروستە بێ هەوڵدا چارەسەری بکە. بەداخەوە یعنی دیارە زیاد لە سەبێکەیە کە
حکوومەت یاریمی کوردستان کامڕۆ هەژمنی پارتی دموکراتی کوردستان بەسەر یازاڵا ناتوانێت بربەستانە لابا ئەمە لێرە مەبەستمان لێرەوە نیە کامڕۆ هەموو کێشەکان خەتە حکوومەت یاریمی کوردستانە و حکوومەتی عراقی بڵێن پرفێکتە و کێشەی نییە بەڵام کێشە لەم لا و کێشە لەولا بابەتەکان ئالۆزە بێتەوە پێمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حزوری خۆی لە بەغدا بە شێوەی عیلاقاتەکانی کە بە مەقبولترە بە کورتەکەی ئەمە لە ڕاستیە پرۆسی سیاسی لە عێراق لە چەند ساڵی ڕابردوو نیشانیدا کە یەکێتی سەردەمی جەنابی مام جەلالچی سەردەمی ئێستا کاک باڤڵ هەوڵەدا ینی ئەم پەیوەندیانە پتە بکاتەوە مەقبولترەوە قسەی زیاتر گوێ لێگیراوە چونکە ئەو توڕحاتانەی کە ئەگەر لەم کۆبنوانەی کە خۆتان دەزانم درۆژە بینیتانە کاک باڤڵ هەر وەفدێکی بینوە لەسەر دوو بنەمان قساکە لەسەر بنەمای دەستور بکرێتە بنچینەی ڕێکەوتنەکان و قسەکان و استحقاقە داراییەکان استحقاقە دەستوریەکان استحقاقە نەتەوەیەکانی گەلی کوردستان و استحقاقەکانی پرۆسی سیاسی عێراقیش و بناغی دووەمیش ئەوەیە ڕێکەوتنەکان خۆ ڕێکەوتنانی کە تا ئێستا لە عێراق کراوە بۆ پێکردن حکوومەتی تازە عێراق بۆ سەلماندنی بودجەی سیاسای داهاتووی عێراق هەمووی دەستور تێدا بە بنەما وەرگیراوە کە دەستوریش بە بنەما نەگیرە خۆتان دەزانن لە محکەمەی اتحادی کۆمەڵە شکات کراوە لە بودجەکە خۆشبەختانە هیچیان ئەو بابەتان ناگرێتەوە کە پەیوەندی بە شایستەدارەکانی خەڵکی کوردستان هەیە لەبەرەوە ئەم لە ڕاستیە نەتیجەی ئەم حیوارەتانەیەکی نیشتیمانی کوردستان چییە؟ یعنی کەش و هەوای نێوان هەرێمی کوردستان و بەغدا چاکەکان بودجەیەکێکە بودجە و بە موچە و شایستەدارەکانی خەڵکی کوردستانیش ئێستا حکوومەت یارم یعنی تقریبا دوێنێ و پێرە ڕایانگان پێمان نادرێت پارەکە نایە عێراق نایدا ئەمە ڕێگە ئاسانەکەی بڵێ وڵات حکوومەتی عێراقی پارە نایەنە یان با بڵێن لە من مەپرسن حکوومەتی عێراقی بپرسن هەموو ئەم حیواراتانە یارمەتی دەر نییە بۆ چاسەری کێشەکان و هەمووی نیشانەیەوەیە تایتڵێوەیە کە کێشە هەیە و پێویستی بە چاسەکردنا کێتوانم کێشە چارەسەر بکە پێمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستان بە حزوری خۆی بە قووەتی خۆی بە دەوری خۆی لە چەند ساڵی ڕابردووە بە تەویری لەم 2 ساڵی ڕابردووە و توراسی یەکێتی لە 20 ساڵی ڕابردووە کە توراسی مام جەلالە یارمەتیدەرە بۆ ئەم کێشانە بەداخەوە ینی گرژی و جەمسەرگیری سیاسی هیچ ناتوانێت هیچ کێشەیەک لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکات و قسەکردن لەسەرەوەی کە بابرین کەم و کوڕی هەیە لە هەرێمی کوردستان لە ئیدارەدانی ئەو مەلەفاتانە معناوە نیە بەغدا ینی وەکوتم پێرفێکتەوە هیچ کێشەی نییە بەغداش کێشە هەیە بەڵام کێ توانێت کێشانە چارەسەر بکات حیوار و بەردەوامی و بوونی بەردەوام لە ڕاستیە ئەوە کافی نییە ینی وەزیری ئاسباڵای حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەغدا ئەم بابەتە بەشێکی زۆر سیاسیە پێویستەکە لە ئاسی بەرزە حزور هەبێت لە بەغدا جا ئەگەر ینی بەڕێوەبەرانی حکوومەتی هەرێم زیمامدارانی حکوومەتی هەرێم لە پارتی دموکراتی کوردستان ناچنە بەغدا ئیلا کە پەیوەندی بە ڕێژەونەکانی خوانەوە یەکێتی نیشتیمانی وەزیفەیەتی کامشتە چارەسەر کاکستران ئێوە فەراغێکی سیاسی و حیزبی دەبینن لەلایەن حیزبەکانی هەرێمی کوردستانەوە کە ئابووشایەتیان دروست بێت لە بەغدا لەلایەن شەریکی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڵێ پێمان وایە هەیە ئیلا لە کاتی پۆستێک و مەنسەبێک و حکوومەتێک وەزارەتێک ڕەنگە حزورێکی چڕیان هەیە بەڵام کە دێت سەر ئینەکانی خەڵکی کوردستان هەمیشە ئیشەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێنێتەوە حتا بەعینوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە کە عقوبات ئەچەوە کێشانی حەلەکە و گوجێگری سەرۆکی حکوومەت بەعینوانی پرۆسی سیاسی کوردستانیش هەمیشە بێ سەرۆک باوەڵ چێتە بەغدا هەمیشە بێ وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا حزوری هەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەو گرێکۆرانە بکاتەوە کە بەداخەوە ینی بەغدا و هەرێم يعني دانش السيد يكتدي كان هل يكي على خطأ أو ضل خطأ ورنجا لما فاصلة لما خطأ هرمي كل سام بلا خطأ حكومتي اتحادية ولا خطاش بيخود بيعمل دو خطأ بقنا نتيجة وبقنا شارع سلك بما كيس ناكري يكتب وظيفة خوي دزانية سلوك يكتنيش مع مكان بوظيفة خوي دزانية أم أركر عيبك ومكاريش باشا كاكستران بس لا جنابي كعقوبات كرت لا رابردودا راست وكون نرايتي نرايتي حكومتي هرمي كردستان بو بلا بيني مان لرابردودا أو كشيء كبو شايسة داري كان هرمي كردستان دروز بو کۆبوونەوەیەکی چڕ و ئەو شەونخۆنیەکی زۆری لەگەڵ ناوەندا ئەنجام دابەوەی ئەو شایستە دارایانە بگەڕێتەوە فعلەن گەڕاشەوە لە دوای کۆبوونەوەکان ئەنجامی هەبوو دەکرێت بڵین ئێستا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لە چوارچێوە و لە سەبجێکتێکی دیکەیە بۆ دووبارێکێتی نیشتیمانی کوردستان هەڵباتەوە بە بەدەستهێنانی ئەمجارە بەعینوانی ڕەسەنی خۆی دەکاتەوە کۆکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە تیممان هەیە لە بەغدا ئێمە شەراکەت و بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستانمە لە سەرۆکاتی کۆمارەوە تا وەزیرەکانی کە تابیر لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا بەڵام ئەمەش کافی نییە پێویستە کات کامیشە وەفدێکی یەکێتی لە بەغدا بێت کە سەرۆک باوڵ و تیمی یەکێتی هەموو جار ئەم ئەرکە جێبەجێکەن و ئەمە
هم خطابي یەکێتی نیشتیمانی هم خطابی کاک باوڵ تاکیلەوە کاتەوە بۆ میلەتەکەمان هیچ بەزای ناچێ بەڵام لە ڕاستیە خۆزگا ینی ئەم لە جیاتی ئەم جەمسەرگیریە کە هەیە خۆزگا بڵێن حکوومەت یاریمیش لە تەرەف خۆیەوە و بە تابەتی پارتی دیموکراتی کوردستان یارمەتی دەر بۆ چارەسەری کێشانە چونکە ینی ئەمە چەپڵە بە یەک دەستی نادرێ و دوایی من ئەو کێشانی کە چارەسەر دەکرێت ئەگەر لە هەرێمی کوردستان ئەگەر لە حکوومەتی اتحادی بڵێن یارمەتی یەکتی نەدەن بۆ چارەسەرکردن هەمیشە لە شوێنێک پەکێکەوە چارەسەر نابێ بۆیە لە ڕاستیە سیاستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەم ئاراستەیە ڕاستە کە حزبە سیاسیەکانیش ئەتوانن ئێستا کاک باوڵ لێرە لە بەغدا بەسەرین کێی بینیوە سەرۆکی حکوومەتی بینیوە سەرۆکی دائیری بانکی ناوەندی بینیوە دادگای بینیوە دادگای دەسووریان هەموو ئەو مەفاسیلانەی کە سەرۆکی دەستەی دادوەری بینیوە کە ئەو مەفاسیلانەی کە دەسەڵاتی ڕسمی لە عێراق پێک دێن بەڵام لەگەڵ لە حزبە سیاسیەکانیش دەبینێت چونکە حزبە سیاسیەکانن نفوذیان هەیە ناو حکوومەتە و ئەتوانن شت پەکخەن یا پەرەی پێ بدەن بینینی سەرۆک باوڵ لەگەڵ وەفدی حزبە سیاسیەکانی عێراقیش ئەوە بەشێکە لە چارەسەری کێشەکان چونکە حکوومەتی عێراقیش خۆی بریتە پێکهاتووە لە حزبەکان ئێستا بەشداری کورد لە حکوومەتی اتحادیە پێکهاتووە لە پێکهاتووە لە حزبە سیاسیەکان پێکهاتووە لە یەکێتی پارتی یعنی باشترین حەل ئەوەیە کە ئێمە بێن بپرسین بۆچی ئەم شوێنە ئەم کێشان لە شوێنی خۆی چارەسەر ناکرێت ئەو قسانەی کە ئێستا لە بەرنامەی خەبەریەوە کاک دکتۆر جەمال کۆچەر قسەی کرد خۆ من نەیەکێتێ نەپارتیە ئەڵێ بە کورتەکەی حکوومەتی اتحادی بە جۆک لە جەکان باوەڕی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە خۆت بێگومان بە کوردیش بپرسید حکوومەتی هەرێمی کوردستان شەڵێ ئەمە شکمان هەیە لە ئیرادەیەکی باشی حکوومەتی اتحادی لە چارەسەری کێشانە اینجا ئەمە بۆ ئەوە نییە کە بێن ینی نقاشێکی بڵێ چۆڵ نەزۆک بکرێ ئەو بڵێ خەتای ئەو بڵێ خەتایەوە پێویستە بگەیتە شوێنێک بۆ چارەسەرکردن چونکە شایستەداریەکانی خەڵک موچەی خەڵکی کوردستان و استحقاق دەستوریەکانی خەڵکی کوردستان هی ئەوە نییە کە ینی یاری سیاسی پێوە بکرێ وەکو باوڵ لە لیقاکانەوە توێتی ینی مەسەلە ئەم ملمانێ سیاسیان ڕەبت نەکرێت بە خۆت و ژیانی خەڵکەوە حزبی سیاسی بەسەن یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حزبی داوە لەگەڵ حزبەکانی کە با تا ئێوە لە سیاستەکان بخوان بەڵام ژیان و گوزارانی خەڵکی بەسرا ژیان و گوزارانی خەڵکی کوردستان هی ئەوە نییە کە یاری سیاسی پێوە بکرێت ئەمە مبدەیەکی ثابتی یەکێتیە کاک باوڵ لە هەموو ئەو دیدارانەی کە لە بەغدا کردی بەڕسمی تاکید دەکراوەتەوە باشە کاکستران باسی لە پارتی دیموکراتی کوردستان کرد پێم خۆشە قسەکانە لێ وەربگرمەوە و دووبارەیەکەم من وەکو ڕۆژنامەنووسێ لەوانەیە پێویست بکات کۆمەڵێک پرسیارە بێ بۆ خەڵک گۆری بگرمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەردەوامی دەبینرێت لە هەوڵەکانی پەیوەندی استراتیژیەکانی لەگەڵ بەغدادا بەڵام وەکو گفتوگۆکردن لەسەر موچەی خەڵک لەسەر قوتی خەڵک گفتوگۆکان یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە چییە بینیمان کە لە چەند لە ماوەی ڕابردووشدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان سەرۆکیەتی کۆبووە یعنی ئەمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەکانی پارتی لەسەر بوجە و قوتی خەڵک چی دەبێت خۆی بە یەک دەنگ بگەین خۆی کە لەو شوێنەی کە لە کوردستان غیاب لە بەغار ڕۆدا لەو شوێنەی کە لە بەغدای غیاب لە کوردستان ڕۆدا بەداخەوە ینی ئەم پرۆسە سیاسیە لە کوردستان سێ مەلەفی زۆر سەرەکیە ئێمە دەزانین وەزی سیاسی لە کوردستانە ڕەبتە بە ژیان و گوزارانی خەڵکەوە ڕەبتە بە هەڵبژاردی داهاتووی هەرێمی کوردستان و ڕەبتە بە لە پەیوەندی دروستی نێوان حزبە سیاسیەکان یەکێتی بۆ ئەمە هەموو جارێک پاکێج هەیە و چارەسەری هەیە بەداخ هەموو جارێک ئەگاتە ئاراسێکی باش بەڵام لە شوێنێکە ینی ئاراستەیەکێ کامە پەکەخاوەکو بەستە بڵ دەستێکەیە کە ینی یان دەستێکەیە وەکو بڵێ یان دەست ئەم دەستە ئاگەی لەو دەستەکەی تر نییە کە بەداخەوە لەناو پارتی دیموکراتی کوردستان ئەمە هەیە دووەم پەیوەندی بە بەسی سیاسی بەغداوەیە کە لە ماوەی ڕابردووە کە لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیوەندی لەگەڵ هەرێمی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان زۆر لە هیوار و گفتوگۆیان بوو مەلەفی بەغدا ئەبێ جارێکی دیکە بگرێتەوە سەری ڕاستە ئێمە نوێرایەتیمان لە بەغدا نوێرایەتیمان لە هەرێمی کوردستان بەڵام بەسەرکردنەوە ئەمە لە هەموو ئاستەکان ئەم شتەی دەوێت بەداخەوە ینی کەمتر ئەمە دەبینین لە ئەم پەرۆشە دەبین بۆ چارەسەری کێشە ئێمە مەلەفیش کەشمان لە ئێستا مەلەفی هەڵبژاردنی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانە کە ئەوەش ڕێوشۆنێکی دروستی دەوێت ئەوەش ینی پەککەوتنی پرۆسە سیاسی لە هەرێمی کوردستان ڕنگدانەی هەیە حتا لە ژیان و گۆزارانی خەڵک لە ناوچە دابڕاوەکان ئێستا راپۆرتێکیەوە لەسەر گەڕەکی حی ئەسکەری کە لە کەرکووکە نیشانە بەوەیە کە هەموو شتێکی حکوومەتی عێراقیش ڕاست نییە و هەموو شتێکی ئەو بارودۆخەی کە لە ناوچە دابڕاوەکانیان لە خانەقی دوێ لە خۆپیشاندان بووە بەڵگەیەوەیە کە ئەرکەکان و ئەجنداکانی بەردەم یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەم
بستنی سیاسی کوردستان بەردەم هەموو هێزە سیاسەکانی کوردستان بەشێوەی پێ کە پێویستە هەڵوێستیانی خەن بۆ ئەوەی بتوانن مەلەفان لەگەڵ عێراق چارەسەر بکەن بەڵام تۆ ناتوانانی مەلەفی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکەیت کە بەشی زۆری ئەو مەلەفە لای حکوومەتی بەغدا و لای پارتی دیموکراتی کوردستان چکەوان زۆرینەی حکومڕانی کوردستانن ئەگەر تۆ ناتوانانی بە یەکلیستی بچیتە ناو هەڵبژاردننی ئەنجومەی داهاتووی عێراق هەرێمی داهاتی عێراقەوەی پارێزگاکان ئەگەر تۆ ناتوانانی لە ڕێکەوتێکی باش بکەیت لە بەغدا و یان بیکەی و دوای جێبەجێی نەکەی ئەمانە هەمووی ناونیشانن بۆ پەککەوتنی پرۆسی سیاسی و بۆ بەداخەوە بۆ ڕاوەستانی ژیان و گۆرانی خەڵکی کوردستان ئەوەی کە بەڵێ سەر بەغدا دەیکا بۆ تەفعیلکردنی ئەو مەلەفاتانەیە بۆ ئەوەیە کە شایستە ئەمە ئەبجدیاتە دەگوتێتەوە لە سیاست بەڵام کە تۆ ینی قەڵەباغێکی و ناو پرۆسی سیاسی ناچار بێتە لەسەر ئەبجدیاتە بکەیتەوە کە ژیان و گوزارانی خەڵک شایستەی ئەوە نییە بکرێتە ناو مەلەفە سیاسیەکان و ئاڵۆزە سیاسیەکان نێوان یەکێتی و پارتی ئەڵۆ سیاسەکان نێوان حکوومەتی اتحادی حکوومەتی بڵێن هەرێمی کوردستان یعنی ماوەی پێشتە زۆر باشەی سە وەفدی یەکێتیش مەکسان لە بەغدا خۆماوەی پێشتە سەرگۆزیرانی عێراق هاتە سەردانی زاخۆی کرد و لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە کۆبوو ئێدە باشە با نەتیجەیەکی ئەو شتە ببینەوە ئەمە ناکرێت پرۆسی سیاسی ژیان و گوزارانی خەڵکی کوردستان لە هیچ مەلەفێکا چارەسەر نەبێت کەم پێمان وایە مەسئولیەتەکە بە پلەی یەکەم کە سەرشانی پارتی دیموکراتی کوردستان بێگومان ئەکە سەرشان حکومەتی عێراق یەکێتیش مامۆستا هەوڵەدا بەو پەیوەندی باشەی بەو سەنگ و قورسایی خۆی کایەتی سەرۆکی یەکێتیش بەو تااقەت و توانایی کە مەکوکیە توانێت لێرەوە بۆ لە بەغداوە بۆ مەسیف لە مەسیفۆ بۆ لەندەن هەوڵەدا ئەم کێشانە چاسەکە پێشمان وایە تا ئێستاکە باشێنەوە باشە دووبارەیەکەمەوە سەروبەندی کێشەیە کە ڕوودەدات لە عێراق و هەرێمی کوردستاندا وجود یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەنێو پرۆسە سیاسیەکانی عێراقا دەبینرێت لەنێو میدیاکانیش ئەم سەردانانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگدانەوە و دەنگدانەوەی زۆریشی دەبێت دوجار بەرئەنجامی ئەم کۆبوونەوەی چی دەبێت بۆ خەڵک دەشێت بە دەستێکی پڕۆ بگەڕێنەوە بۆ مژدەیەک بۆ هاوڵاتیان طبعا دەستەکەی چی تێ نابێ بڵێن بەڵام ینی دەفێکە بەیتیجای ئەوەی کە ژیان و گۆزەران و پیشەسداریەکان بدرێت چونکە کەیکێتیش ئەچێت ئەم داوای تەرحەکە تەرحیناکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەرحیناکە لەبەر وەزیرەکانی پارتی دیموکراتی کوردستان تەرحێکە لەبەرەمە ژیان و گوزارانی خەڵکی کوردستانە عێراق پێویستی بە ئاشتی کۆمەڵایەتی عێراق پێویستی بە جێبەجێکردنی دەستوور عێراق پێویستی بە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنامەیە کە ڕێکەوتنامانەیە کە ناو سیاسەکان هەیە یعنی ئێستا حکوومەتی عێراقی لەسەر بنچینەی ئەو استیخاقە انتخابیە کراوە کە هێزە سیاسەکانی عێراق هەیەە ئێستا ئیتاری دەوڵە هەیە ئیرادەی دەوڵەت تەمسیلەکە حزب سیاسەکان بەردەوام کۆبنەوە ئەکەن و بەردەوام مەلەفەکانی نێوان خۆیان معالەجە دەکەن ئەگەر ئەم مەلەفانە لە زۆر شوێنی عێراق بەرەو چارەسەرەوە دەبین ژیان لە عێراق ئاسایی دەبێتەوە خۆش دەبێتەوە یعنی گۆزەرانی خەڵک باشە بێت تقریباً ئیرهاب نەماونەوە جێجەکانی عێراق ئەمە ئەبێ بۆ کوردستان شەروا بێ نابێ یعنی من تێناگەم بۆچی شایستەدارەکانی کوردستان یعنی کە عێراق ینی هەژدەی مانگ دەیدا بۆ لێ هەژدەی مانگ دێ چی کێشەیەک ینی ئێمە حەفدە بیدین سیادەی کوردستان پارێزاوە بێ ئەگەر 19 بیدێن ینی پێمان وایە بەمە خۆمان لە عێراق جیا دەکەینەوە پێمان وایە خۆجیاکردنەوە لە عێراق و نیشاندانی تایبەتمەندی کوردستان بەوە نابێت کە لەسەر ژیان و گوزارانی خەڵکی کوردستان بێت لەسەر ئەوەی وڵا موچە کەم درەنگ بدەین کەم بدەین پاشکەوتی موچە هەبێ بۆی نیشاندنی ئێمە جیاوازین لە شوێنەکانی عێراق پێمان وایە ئێبێ ئێمە جیاواز بین لە شوێنەکانی عێراق بەوەی کە شاهزارەکانی خەڵکی کوردستان زووتر بدرێت موچەی خەڵکی کوردستان سەیاتر بدرێت باشتر بدرێت چاکتر بدرێت جاران ئێمە بە کوردستانمان دەوت کە عێراقی ترە عێراقی جیاوازە ئێستا ئەبێ ئەمە جیاوازی هەرێمی کوردستان و بەغدا بەمە نیشان بدەین نەک بەوەی کە ژیان و گوزارانی خەڵکی کوردستان خراپ باشە کاک ئستران کاتم لە بەردەستانە ماوە بەڵام ئامادەبوونی جنابەت بە دەرفە دوورەگرم کە پرسیارێکیش لەسەر هەڵبژاردننی جوبەری پارێزگاکان لە قسەکانیش تا باس لێەوە کرد پرسیارێک لێ بکەم لەسەر ئەو بابەتە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت لە هەڵبژاردنە چۆن بەشداری بکات بۆ کەرکووک چۆن کار دەکەن بۆ ئەوەی ئەم حیزبانە لێ نزیک بکەنەوە بەرژەوەندی کەرکووک و بەرژەوەندێنێتەوەیەکە پێش هەموو شتێک مەطلبی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە بۆ نەکردتەریا بۆ کەرو بۆ حتا بۆ مووسڵ بۆ شوێنەکانی بەڵام کردبوو عنوانێکی سەرەکیە لەم پرۆسەیەدا چونکە هەڵبژاردننی پارێزگارە و هەروە چونکە لە 2006ەوە هەڵبژاردننی
پارێزگاکان لە کەرکوو نەکراوە بێگومان خانەقینش گرنگە بێگومان دۆزیش گرنگە هەموو گرنگە بەڵام ئەمە چەقێکی گرنگی ئەمریکەتی دیشمەکە پێی وایە هێزە سیاسەکانی کوردستان پێویست ئەکا بە یەک دەنگ بە یەک لیست بەشدار لە بژاری داهاتووی عێراقین پرسیاریشمان ئەوەیە کە ئایا خەڵکی دیکەشتی بیستۆتەوە کە ئەگەر بە 6 لیست بەشداری کە بۆ کورد باشترە پێمان وایە بۆ کورد وا باشترە بە یەک لیست بەشداری کە ئەم یەک لیستە دروستە بێ یەکێتی ئەمە مەطلب یەکێتی نیشمان کوردستانە ئەگەر نەبێ خۆ ئەمە ناتوانین پرۆسی سیاسی پەخین لەسەرەوەی کە ڕای پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا ئاخر گفتوگۆ لەسەرەوە بوو کە باشە با گفتوگۆ لەسەرەکەی بەڵام ئەو هەڵایە دروست بوو کە خۆتان دەیزان بەڕۆی یەکێتی نیشمان تاکی لەسەر دەکاتە پێویستە بە یەک لیست بەشداری لەکوێ لە شوێنێک کە پێمان وایە یاریگای یەکێتی نیشمان کوردستانە چونکە کەرکوو بەنسبەت یەکێتیەوە و بەنسبەت خەڵکی کوردستانیشەوە یعنی یەکێتی هێزێکی زۆر بەقوتە بانگەوازی یەکێتی بۆ یەک لیستی لە کەرکووک لە ترسانیە بەڵکو لەبەرەوەیە بۆ کورد و کوردستان ئەوە پێویستە. بەڵێ بەڕێز ستران عەبدوڵڵا دایمی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سۆرسواست بە ئامادەبوون کاک ستران ماندوو نەبی